ڕۆژی شەممە سەربازەکانی ئۆکرانیا خۆیان بۆ هێرشی رووسیا بۆ سەر کیوی پایتەخت ئامادە دەکرد. لە ڤیدیۆیەکدا کە سوپای ئۆکرانیا بڵاوی کردەوە سەربازانی وڵاتەکە دەبینرێن خەندەق لێ دەدەن، بربەستی سەر ڕێگادا دەنێن و بازگە دروست دەکەن لەسەر ئەو ڕێگەیانەی بۆ پایتەخت دەچن. بازگەکانمان ئامادە دەکەین، گروپی وەڵامدانەوەی خێرامان ئامادەیە، ئەگەر پێویست بێت هەموو شتێک باش دەبێت. پۆلیسی ئۆکرانیا دەڵێت رووسیا بەچڕی بۆمبارانی باکووری ڕۆژهەڵاتی هەرێمی خارکیوی کردووە و لە ئەنجامدا چەندین قوربانی لێکەوتووەتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO دەڵێت چەندین هێرشکراوەتە سەر دامەزراوە تەندروستیەکانی وڵاتەکە. مۆسکۆ و کیڤ یەکتریان بە شکاندنی ئاگربەس ڕۆژی شەمە تۆمەتبار کرد. ئاگربەسەکە بۆ ئەوە بوو تا خەڵکی مەدەنی ماریۆپۆڵ و ڤۆڵنۆڤاخا جێبهێڵن دوو شار کە دەکەونە باشوورەوە و کەوتونەتە دەستی ڕووسەکان. ئۆکرانیا گوتی پلانی گفتوگۆ لە نێوان هەردوولادا بۆ ڕۆژی دووشەمە دانراوە، بەڵام رووسیا ئەمەی پشتڕاست نەکردووەتەوە. لە 100% پڕچەچین لە ڕووی چەکەوە دەتوانین وەڵامی هەموو هێرشێک بدەینەوە. پێگەکانمان ئامادەن، ڕێکمان خستون و چاوەڕێیان دەکەین لێرەدا بیان بینین، پاشان وە دەریان دەنین. سەرکەوتن بۆ ئێمەیە. سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین 24 مانگی ڕابردوو ئەم شەڕەی دەست پێ کرد و ناوینا ئۆپەراسیۆنێکی تایبەتی سەربازی. پوتین گوتی دەیەوێت ئۆکرانیا بێلایەن بێت و لە نازیەت پاکی بکاتەوە. هەروەها ئابلوقە ئابوووریەکانی وڵاتانی ڕۆژاوای بەڕاگەاندنی شەڕ دژی وڵاتەکەی لێکدایەوە. ئۆکرانیا وڵاتانی ڕۆژاوا ڕەخنەیان لە هۆکارەکانی پوتین گرتووە و دەڵێن بیانووی بێبلەمان بۆ داگیرکردنی دەوڵەتێک. وڵاتانی ڕۆژاوا ئابلوقەی ئابووری توندیان خستۆتە سەر زۆربەی کارتە گرنگەکانی ئابووری رووسیا.